ڕۆژی چواری شوباتی هەموو ساڵێک لە جیهاندا بە ڕۆژی جیهانی شێرپەنجە دیاری کراوە و ساڵانە لە جیهاندا بە مەراسیمی جیاواز کار لەسەر و هۆشیارکردنەوەی ڕایگشتی و بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە دەکرێت. لە جیهاندا شێرپەنجە یەکێکە لە نەخۆشیە با و کوشندەکان و ساڵانە بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 20 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان تووشی شێرپەنجە دەبن و لە نێوان 7 بۆ 10 ملیۆن کەسیش بەهۆی ئەو نەخۆشیەوە یان لەدەست دەدەن و ساڵانەش ئەو ئامارانە ڕوو لە زیادبوون و هەڵکشانە و تا ئێستاش دووەم کوشندەترین نەخۆشیە لە دوای نەخۆشیەکانی دڵەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە ئەگەر ڕێژەی توشبووان بەو خێراییەی ئێستا لە زیادبووندا بێت پێشبینی دەکرێت تاوەکو ساڵی 2040 لە ساڵێکدا 25 ملیۆن کەس تووشی شێرپەنجە ببن. بەپێی توێژینەوەکانی ڕێکخراوە جیهانیەکانی بواری تەندروستی هۆکاری سەرەکی توشبوون بە شێرپەنجە پیسبوونی ڕەگەزەکانی ژینگە، ژینگەی ناتەندروست، خواردنی ناتەندروست، جگەرە کێشان و خواردنەوە کحولیەکان و قەڵەبی و وەرزش نەکردن و شێوازی ناڕێکی ژیانە. دەسەراسی هەرێمی کوردستانیش بەپێی دوا ئامار وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بۆ ساڵی 2020 6293 توشبووی شێرپەنجە تۆمار کراوە کە ڕێژەی لە 48.4 لە هەولێر بووە کە دەکاتە 3050 کەس و لە 140.4 توشبووان لە سلێمانی بوون کە 2543 کەس بوون و لە دووهۆکیش 700 توشبوو تۆمار کراوە کە ڕێژەی لە 11.1 توشبووانی هەرێمی کوردستان دەکات. لە نێو جۆرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان شێرپەنجەی مەمک زۆرترینیانە کە لە 158.85 توشبووانی شێرپەنجە پێک دێنن و ڕێژەی توشبووانی خانمان زیاترە لە پیاوان و لە 150 توشبووان ژن بوون و لە 149یان لە ڕەگەزی نێر بوون. بڕیاریشە سەرەتای ئەم هەفتەیە وەزیری تەندروستی هەرێم ئامارەکانی توشبووانی شێرپەنجە بۆ ساڵی 2021 ڕابگەیەنێت. ساڵانە و لە ڕۆژی چواری شوباتدا بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە مەراسیم و چالاکی جۆراوجۆر لە جیهاندا ڕێک دەخرێت کە لە ساڵی 2000ەوە دەستەی نێودەوڵەتی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجە لە جیهاندا بڕیاریدا ڕۆژە بکرێتە ڕۆژێکی جیهانی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە و هۆشیارکردنەوەی کۆمەڵگا. بۆ یەکەم جاریش لە پاریزی پایتەختی فەڕەنسا بڕیارەکە جێبەجێ کرا. ئامانج لە دیاریکردنی ڕۆژەکە هۆشیارکردنەوەی خەڵکە لەبارەی پشکنینە پێشوەختەکان و دەستنیشانکردن و چارەسەرکردنی شێرپەنجە بەر لەوەی بگاتە قۆناغە مەترسیدارەکان.